تێچووی کارەبای 24 کاتژمێری لە چوارچێوەی پرۆژەی ڕووناکی چۆن دەبێت؟ چەند کەمتر کارەبا بەکاربێنین پارە کەمترین. ئەمەش واکا لەسەر هەشتای هاوڵاتیان بە تایبەتی خێزانەکەم دەرامەتەکان پارەی کەمتر بن بە کارەبا وەک لە جارە. ئێستا نرخەکان بە پێی ڕێژەی بەکارهێنان کراون بە 5 ئاستی جیاواز. ئاستی یەکەم، ئەگەر لە مانگێکدا تا 400 کیلۆوات کاتژمێر بەکاربێنی بۆ هەر کیلۆوات کاتژمێرێک با 72 دینارە. ئاستی دووەم، ئەگەر لە 400 کیلۆوات کاتژمێر زیاتر بەکاربێنی تا 800 ئەو بڕی نێوان 400 بۆ 800 هەر کیلۆوات کاتژمێری بە 108 دینارە. ئاستی سێم، ئەگەر لە 800 کیلۆوات کاتژمێر زیاتر بەکاربێنی تا 1200 کیلۆوات کاتژمێر ئەو بڕی نێوان 800 بۆ 1200 هەر کیلۆوات کاتژمێری بە 175 دینارە. دوو ئاستی تریشەیە، ئەوانی 1200 بۆ 1600 کە بڕی هەر کیلۆوات کاتژمێرێکی 265 دینارە. یان ئەگەر لە 1600 کیلۆوات کاتژمێر زیاترت بەکارهێنا لە مانگێکدا ئەوە بۆ هەر کیلۆوات کاتژمێرێک نرخی 350 دینارە. با نمونەیەک وەرگرین، وایدا بنێ لە مانگێکدا 670 کیلۆوات کاتژمێرت بەکارهێناوە کە ئەمەش تێگڕای بەکارهێنانی کارەبای ماڵێکی ئاساییە لە هەرێمی کوردستان. 400 کیلۆوات کاتژمێری یەکەم جارانی 72 دیناری دەکەین و دەکاتە 28800 دینار. 270 کیلۆوات کاتژمێرەکەی کە دەمێنێتەوانێ جارانی 108 دیناری دەکەین و دەکاتە 29160 دینار. بەمەش کۆی پسوڵەکە دەکاتە 57960 دینار.